باشین باش ڕەنگ و ڕوت خۆشەوە ڕەنگ و ڕوومان خۆشەوە پێت خۆشە حەز لێە ئەو مەزانە ئەمان ئێستا لەگە گۆرە گۆلی بە قوربان دەم برای خۆ شوێنێک زانین زان بەس تاقیبی زوروبەرج دەکەم چێ زوروبەرجی جوانی هەبی لێ بە عەردان دەم سادە چێ سندان تەبریدی پێ ناکەم دەرێ تەبریت پێ ناکە پێ دەکەم دەرێ کسکە قسەم پێ دەرێ ئێستا خۆپیکە بەرزات پێ نێ تەبریت پێ ناکەی ئێوە پێم کردێ دەرێ کسکە لێگەڕبی بافێنێک بینە ئەڵا خۆڕم ساد مەکە مەکە ها ئەو مەکە بۆ ئەوە دەکەم چێوە دەڕۆین ڕاست بڕۆ ڕاست دەڕۆینیش والله دەبێ عالەمە خەریکەم لەگە دیسکاونت و ئۆفەر و دار و بەردی چبرا خەرێک پێ پارەی خەرێک پێ مەعاشە بەجددی ئەو شوێنانەشی کە ڕکلامی لۆ دەکەین جەماعەتیان بێ مجامەلە هەمووی تەخفیزاتەکی زۆر خاسیان کردیە لەبەر هەندێک ئێمە زیاتر یان ئێستا ڕوا بکە لە زۆربەی ڕکلامەکان کە دەچین یەکسەر باسی تەخفیزات دەکرێتن بەزەوە تا ئەنگۆش سوودەچ لێ بینن ئینشاءالله دای چیە ئەمە خەڵک دێ بەناوی ما خەسمی دابیدار دێ دیسکاونتێکی باشیان لۆ بکەی کەس گلەی نەکات یعنی بەجددی ئەو قسە دەکەم بەخوای نابغى يتكلم منها هو لهم لياتيا برداشة 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 هسه برداشة ده هسه واز بين دوا ده كاكا دس بدك هلا كاك ميان ساعات باشا عندك زرير العدي سي عندك زرير العدي كرك بدير الدين ولا بابرين أو عمري ساندرا إبراهيم زرجي إبراهيم زرجي إبراهيم دايم الشباب والله دايم الشباب والله زاريني أقول جي كشتي بس هني قلم شوش من زلام استبير بو بلبل ناسي تلايا بالايا كيدي تاوا كاتلا من كيدي تاوا لدستمتو بخوا هرقيس نايا تاوا بجيت بخوت بجيئة أو زأمن هاي بجيئة أو زأمن هاتاش باسم اللي رزق لي سايدة نقريسو رزق لي سايدة أنا عيون والعيون قول أنا كي جوابا أها بسرعة ولا قربان دومي قربان بريمن هاتي كسكان والله هذا اليوم ما عمل ليري يا قربان ليش عمل ابراهيم ليري ابي ادي نكا معيد استبم اي والله والله مريض جايز جنب بخون دوستي